روش باش و هیوین دم خوش جی بینرین کرد کنکشن را جی دنگ امریکا لواشنطن از داخل شمو از جی سیروان قچو ام بخیر هاتنا ودکن ده وی برنامه ده ما چند بابتین روجاوی هنا مزنا اولدار کاتولیک لترکیه پیگو جیانا کریستیان و مسلمانان هیوی دکا گلو کریارین داعش لدیجی ایزیدیان جینوسایده هروها پاشروجا ایزیدیان ده چاوابه میوان برنامه آزاد زنده امی جی بپرسین که جبرچی پترول ارزان دبه لیجاری ام بزانن که لجیهانی چه دبه دشرو به هفچونین پولیسان و خوپشاندرین اسلامی ده لقاهره دوکس هاتنا کشتن دمکی کرد پشتی کشتنا دوج مزنا افسرین لشکری مصری لدما نویجن روجا اینیه ده بکیمی دو تقین لبر درگه مزگفتک سرکه لباجار کانو یه نیجیریای پیک هاتن و ده انجام ده بریندار کتن رندکا وزیر اکبر خان کوپتریا رخصتین نفنتوی لینا لکابل افغانستان دبا میدانا تندو تیجان پشتی شرطقا و چند تقین لی قومین پاپای واتیکان فرانسیس ایرو اینیه دست به سردانک فرمی بو ترکیه کر لور وی بانگا داوی آنینا ترور و تندربونه کر بریا دیالوگا که برفره لناو همو اول و آینان بهتر آگاهی دوی راپورته ده کاربدستین واتیکان دبیجن پاپا فرانسیس دوی سردانا سی روژان ده دی هول بده پیوندین خواه بریبرین مسلمان را بهستر بکن ده آجندهین سردانه ده جفینک لگل سروک ترکیه رجب طیب اردوان و مفتی ترکیه محمد گرمز هیا لگوری کاربدستان سردان ده باله بکشتین سر گرژی نو یه نافبرا مسلمان و کریستیانان ده شاردار بریه سوره لی دیاربکر عبدالله دمیرباش جدنگ امریکا را گوت کو او جیهاتیه و خوندن جبو جوینکه به پاپا فرانسیس را برز دمیرباش گوت کو او پیاما آشتیه و به هفرجیانه لکردستان بگهینه ریبر واتیکانه و جره ببیجه کو دوی تندو تجیا هایی لروجلاتا ناوین ده کرد بونه فاکتره کی ارینی دهشتن و پاراستن آشتیه ده هر ده همان سردانه ده ده گوتوبیج لسر ریخستنا دولت اسلامیه تروریست وره کرن کو بشن برفره عراق و سوریه کنترول کریه و بویه سدم کو به 100,000 کس لترکیه ببن پنابر لی واتیکان ده بیجه پاپا فرانسیس به تریخستن پنابران را ناجوه وکو کو ده سردان خویم بره ده بو هرمه کربو لی بری کو هر ترکیه پاپای واتیکانه ده گوتاره که ده لی پیش پارلمان یکیتیا اوروپای لی باجار استراسبورگه رخنه لسیاست اروپای یا همبر کریزا کوچبریه کر. L'assenza di un sostegno reciproco all'interno dell'Unione Europea. نبونا پشگیریا هفبش لناو اوروپای د درباری کوچبریه ده مترسیا چارەسەریین تایبەت ji bo vê kîşeyê derdixîne. Ev çarəserî rûmeta mirovî ya koçberan nadin berçavan û di encamê de jî koletiya kar zêde dikin û girjeyên civakî berdewam dikin. E continue tensioni sociali. پرانیان وان کوچبرین کو پاپا فرانسیس بحثا وان دکه سورینه کو بریا ترکیه هاتنه و لگلک ولاتین اوروپای بلاو بونه یک جوان امار یه 28 سال یه کو جباجار حلب رویا پشتی باوی وی هاته کشتن و برای وی هاته گردن ئێمە بەڵگەنامەی یاساییمان نییە و ناتوانین خانوویەک بەکرێ بگرین و ئێمە ناتوانین هیچ کارێک بکەین هەر بۆیە دەبێت مامەڵە لەگەڵ مافیادا بکەین و دەبێت بۆ کرێ یەک مانگی جێگەی خەوتنی یەک کەس 100 یۆرۆ بدەین. پشتی گوتارا پاپا فرانسیس یا سێشەمێ و هەروها سەردانا وی یا تورکیە چاودێر دەبێژن دەبەکۆ هەنە گوهرتن دێ ڕەوشا پەنابەر و کۆچبەرێن لە ئەوروپایەدا وەرە پەیداکردن. کریارین کۆمەڵا دەولەتە ئیسلامی لیدژی کێمانیین ئۆلی لی عێراقێ بە باوەریە گەلک تایبەتمەندان قڕکردنا گشتی یان جەنۆسایدا لێ حکومەت و ناوەندین بڕیارێ لە جیهانی دەبێژن ئەو هەوڵا جەنۆسایدی بوو هاتیە ڕاوستاندن هەتا ئەف پرس یەکلاد بە مرۆڤ پرسیارێ دیکە گەلۆ دناف vê ڕەوشە ئالۆزا عێراق و سووریادا پاشە ڕۆژە کێمانیەکە ئۆلیا وەکە ئێزدیان دێ چاوە مە ئەف پێداچوونە هەیە. نەتەوێن ئێگرتی دەبێژە بتنێ لە ساڵا 2014 ملیتانن کۆمەڵا دەولەتە ئیسلامی بە ئاوایەکی ڕێکخستی بەتر ji 24,000 مەدەنی کوشتن و بریندارکردن وانژن کرنە کۆلە و بەنی زارۆک ji بۆ شەڕان ئامادەکردن و درندەترین توندوتیژی لە سرانسەری عێراقێ و سووریا ئەنجامدان.
درندهی و هواتیا وی کمالی دی ویدیوین سربرین لسیداردان و کشتنین به کمالین مدنی و سربازان ده خویاده با. لدسپیکا ماها 8 یا سال 2014 وان ملیتانین مسلمانین سنی ازدی کرن آرمانج. جمارکا مزنا وان گرتن میر کشتن و جن و خیز وکا کولیان فروتن. وان نه بس ازدی بلکو مسیحی و مسلمانین شیعجی کربون آرمانج. راسپیریا مافی مروفانیا نتوینی گرتی دی بیجتن دولتا اسلامی دی هر کسی کی ندگل باوریا وان با جناف بدا. لراستیدا هەرچ ڕوانگەیەک لە دەرەوەی بیربۆچوونی ئەوان دابێت حرامە و بە توندی ڕەتی دەکەن و پێیان وایە ئەو کەسانەشی مخالفیانن دەبێت بیان کوژن و یادەوەری و کەلتوریان نەهێڵن و هەرچی پەیوەندی پیانەوە هەبێت لە ناوی ببن. نتوین اگرتی دی بیجا کریارن دولتا اسلامی سیج پنج بناماین جنوسایدی قرکرنا گشتی در باس کرن لگورا پیمان جهانیا ناس کرنا جنوسایدی. ریچارد ستنگل جگری وزیر دروی امریکا گوت افکومالا اسلامی دل رقوب الرحمه. ئەوانە ڕێکخراوێکی کۆمەڵکوژین. دەمەوێت بڵێم بە واتایی ئەوانە بڕیاریان داوە کۆمەڵانێک لە مرۆڤی بێگوناح بەبێ جیاوازی بەتەواتی لەناو ببن. اینجا پێم وایە بیرباوەڕەکەیان کۆمەڵکوژیە و ئەوەی ئەوان دەیکەن بە هەموو شێوەیەک تەنها کارێکی قێزەوەنە. لگورا پیمانا ناسکرنا جنوسایدی هر کسکی تاوانبار دوی بی جزاکرین. اوه وکیاسا لیدما بحث بیت سر دولتا اسلامی جزاکر ناوی بهیریشن فروکن هف پیمانا آیا کو لمها 8 تباخی دست بکرنا. هیزن هف پیمانا پشتوانیا لشکر عراقی و هیزن کردان جی دیکن دشاره وی کمال رادیکال دا. لی پسیار اوه اری اوه بسا شارزای و کولین نفنتوی لزانکوی جان هاپکنز دانیال سرور وی پرسیاری دیکا. پێم وایە ئەوەی ئێستا ئێمە دەیکەین کاریگەریەکی ئەوتۆی هەبووە بۆ ڕێگەگرتن لە فراوانبوونی دەوڵەتی ئیسلامی. ئەمەش هەندێک لە دانیشتوان دەپارێزێت ئێدی جگەلەوە هەتا ئێستا هیچ شتێک بۆ لەناوبردنی داعش نەکراوە. ڕەنگە لاوازی بکەین بەڵام بەوەی هەتا ئێستا دەیکەین چۆکی پێدا نادەین. دولتا اسلامی دەڤەرێن بەرفرەهێن ئەردی عێراق و سووریا گرتنە و دولتا خلافەتێ ڕاگەهاندیە و دەوێت دەڤایە خەڵکی ڤان هەرێمان باوریە بە شەریعەتا وان بینن و بدووێ شەریعەتی بکەون ئەگەرنا کوشتن و سەربڕین وێ بەهراوان بە. گەلۆ دەما شەریعەتا vê کۆمەڵا بناوێ دەولەتا ئیسلامی لە جڤاکێکی حکومڕانیە بکەتن پاشە ڕۆژە خەڵکی خودان باوەرین دیەن جودا دێچاوا بدن. بەرێ فەرمان وەختێ گەهژی بۆ ئێزدیان پرسا دیرۆکێنەوە لە ئیرۆ ڕۆژ ئەو پرسا پاشە ڕۆژیە. ئێزدی پشتی شنگالە سێمەها 2014 ئێدی بێ فەرمان و پرسا مان و نەمانی ڕە ڕووبڕوونە. پاشە ڕۆژە ئێزدیان ئێدی پاشە ڕۆژەکە تاڕیە. ئیرۆ ڕۆژ پشتی بێ فەرمانەیە ئەم بەحسا زێدەتر ژنیڤ ملیۆن ئێزدی دکن کو بە حەزاران کوشتی و سەرژێکرینە، بە حەزاران گرتینە، بە حەزاران ژن سەبیکرینە، بە حەزاران لەسەری چیای شنگالێ تی تازی و برچینە و بە سەد حەزاران ژی لە بن کۆنان و لە کۆلانên کوردستانê û دۆروبەرên wê derbederin. باوەریە ئێزدیان پشتی بێ فەرمانەیە ئێدی بێ کوردستانە وان بە کوردên وان و بە عێراقان وان شکست. ڕەنگە ئەف کۆمەڵا ڕادیکالا خودان چەکی گران و پێشکەتی گەفە بتن لەسەر باوەڕێن ئۆلیین نەموسڵمان ji بۆ دەمەکی دیار کردی لێ ئێزدیەن هەرێمەکە وەک شنگالێ ڤەدەر و هەفسنوور دەگەل وێ جڤاکە کو سنیên کۆمەڵا دەولەتا ئیسلامی دنافوان دەسەر هەلدای دێ bi zehmet bitin bêy vedîtina mîka nizma parastina wan di herêma wan de çunku mana wan girêdayî jiyana wan e li ser erdê wan. ڕاستیشێکی ێزدی بووینە زەحیە یا ئەوەی سیاسەتە یا حکوومەتێنین عێراقیە و ئەوە بێدمەکەی شێوی باشترین نمونە بوو ئەو ئێهمالە یا ئێزدیان و ئەو ناکوکێن ناوبەرە هەردوو حکوومەتێن حکوومەتە هەرێما کوردستانی حکوومەتە یا بەغدادا و نەجێبەجێکردنا یا مادێ 140 ئەوە ئێکیشوان هۆکاران بوو و ئەوە هاتیە سەرێکی ئێزدیان و بدیتنە منێشێک جارەسەرکردنا یا ئەوێ ئاریشێشێک گرێدای جارەسەرکردنا یا مادێ 140
وأفا قريداي هربصان عقليتا كساني عراقية شي أفا بيتا جارة سركني يدي ليرا الدبرين إزديان بروجدين درس كرني وتعامل كديش آلي سياسي جبا القل إزديان وهربصان إزديد همو بواران دا بيشتي جارة سركرنا يا مادا صدوشل إزديد شين خو بيش مش خو بيش بيخن ودي هريما يا كردستان دبجين پێویستیە ئێزدیان بێ ئۆتۆنۆمیەکی هەیە و ئەو خۆ بکاربن بڕێوە ببن هەلبەت ئەڤژی لژێر چاودێریە نەتەوەین یەکبووی دکارە پۆرە پێکانین و بێگومان بە پێکهاتیین دەنڕە چێ فەڵە چژی شەبەک لە هێلادن پێویستیە ئێزدیان بێ ژنۆڤە ئاواکردنا مالاوان هەیە بە ژنۆڤە نژناندنە مالاوان هەیە دگەلوان زەحمەتیان ڕاستی vê کێمانیا ئۆلی دبن ئێزدی ترسا مەزن لەسەر هەبووناخوا دکەن خەتای نەبوونا ڕێبەراتیە جڤاکاخوا تشتێکە ئەمژێ زانن مستەقبەلی ئێزدیای زەحمەتە و سافی نابێ و دیار نابێ هاتانێکی کە مەزنێت ئێزدیا لێکڕوونە نهێن وادەتێرێ هاتانێکی پەرلەمانیت عراقێ و سیاسێت عراق لێکڕوونە نهێن و حەلێکی ناویش بێ مەسلێ ئێزدی بەلابوون کوردستان و تورکیای و بەزارت ئێزدیا مرێن قیچ ئێزدیا ونداکردن و برێن و خۆرتە ئێزدیا سەرجێکرێن مستەقبەلی ئێزدیا گەلێکی ژبەری فەرق ناکە و گەلێکی وندایە بتر ji 350,000 ئێزدیان ji warên xwe li şengalê û deverên diyên Bakur'a Musulê derketina û di navçendîn kampên Herêma Kurdistana Iraqê de dijîn. Jiyana di nav kampan de bi xwe wendabûna bi rengekî diye. Rêdanên şengalê hataniha bi hewla encamdana genosaydê hatine naskirin. Lê ji mara mezina qurbaniyan ji kuştina medeniyan û revandina zarok û kuçan û neçarkirina wan di rewşekê de bijîn gefeya mirinê li ser wan bitin li gora çalakvanên êzdî nekêmtira ji genosaydê. گوتوبێژن ناوکی di navbera İran û şeş hêzên mezin yên cîhanê de li Viyêna bidawî bûn bêyî ku ti rêkeftin pêk were lê ew li ser berdewamiya gotûbêjan rêkeftin. Yekser piştî gotûbêjan Înstitûya Brookings li Washington semînarek lêdar xist tê de jimareke pisporên Amerîkî bejdar bûn. Salahê Pîrotî ev raport di vê derbarê de amade kiriye. لە تاوتۆکردنی وتوێژەکانی ناوچی ئێران لە ئەنستیتۆی بروکینگز لە واشنگتۆنی پایتەخت سێشەممە 25 نوامبر ئاماژە بەوە کرا کە هەرچەند پێشکەوتنی بەرچاو لە وتوێژەکانی ناوچی لەگەڵ ئێرانێ ئەویش بەپێی کردداری پلانی هاوبەش کە نوامبری 2013 لە ژنێف پەسەند کراوە دەساتووە بەڵام ئاسۆی گەیشتن بە ڕێکەوتنیی کۆتایی ناڕوونە داخوا گرفتەکان چنە و بۆشایەکان چۆن پڕدەبنەوە و هەڵوێستی کۆنگرێز لەم بارەیەوە چۆن دەبێت. گاری سامۆر بەڕێوەبەری گشتی لێکۆڵینەوە لە ناوەندی بەلفەر لە زانکۆی هاروارد و هەروەها ناوبراو کە لە وتوێژەکانی ناوچی لەگەڵ ئێرانشتا بەشداری کردووە ئاماژەی پێدا کە کاری وەزیری دەرەوە و دەستەکەی لەم وتوێژەدا ئەرچێکی سەخت بووە. ناوبراو هۆی نەگەیشتن بە ئامانجێکی خستە سەرشانی حکوومەتی ئێرانێ. نەگەیشتن بە ڕێکەوتنێک لە ماوەی پشووی هەفتەی ڕابردوودا ئۆباڵی بە تەواوی دەکەوێتە سەر ئێران گەلێک گرنگە بزانین ئەمریکا لە ڕێگەی وڵاتانی پێنج لەگەڵ یەک زۆر پێشنیازی واقعیان پێشکەش بە ئێران کرد کە توانای سنووردارکردنی بۆ زاخکردنی یۆرانیەم دەپارێزێت لە ئەنجامدا لە پلەیەکی بەرفراوان پرۆگرامی ناوچیدا بمەزرێنێت بەڵام ئێرانەکان هەڵوێستێکی ناواقعیان گرتەبەر ئەوان نایانەوێت دەست لە دەستگای سنتەرفیوژ هەڵبگرن و دەیانەوێت لە قەبارەیەکی بەرفراواندا سازی بکەن ئەوان پێدا دەگرن کە گەمارۆکانیان دەست بەجێ بە تەواوی لەسەرلا بچێت ڕێبەری باڵای ئێران خامنەئی هەست ناکات زۆری بۆ هاتبێت لە بەردانەوانی بنچینەیە بکات ئەویش دەست لە توانای دروستکردنی چەکی ناوکی هەڵبگرێت ئەگەر ئاوا بچێتە پێش لە حەوتمانگی تریشدا هەر لە دۆخێکی ئاوادا دەبێت. دەیڤید ئالبەرت دامەزرێنەر و سەرۆکی ئانەستیتۆ بۆ زانست و ئاسایشی نێونەتەوەی پێی وایە کە ئەمریکا لە هەڵوەستیدا لەگەڵ ئێران جاری وایە زۆر دەچێتە پێشێ و لەگەڵ بەڕێز سەمۆر هاوڕا بوو کە ئێران نایەوێت هەڵوێستی لەسەر مەسەلەی ناوچی بگۆڕێت چونکە لە کۆبوونەوەی ئەم دوانەی لە ڤیەنا کە بخۆی تێدا بەشداری بووە ئەوەی بەباشی بۆ دەرکەوت دەڵێت کە ئێران بۆ ماوەی 20 ساڵە پەیمانەکانی ئاژانسی نێونەتەوەی وزەی ئەتۆمی جێبەجێ ناکات و دەژڵێت پێویستە بگەڕێنەوە سەر هەڵوێستی پێشووی خۆیان کە ئێران دەبێت هاوکاری بکات.
ئێران دەبێت وەڵامی نیگەرانەکانی ئاژانسی نێونەتەوەی وزەی ئەتۆمی بداتەوە بۆ ئەوەی گەمارۆکانی لە سەرلابرن. ئێستا کە ماوەی 7 مانگمان هەیە گرنگە کە پێش ئەوەی ڕێکەوتنێک لەلایەن وڵاتانی 5 هەبێت ئێران ئاژانسی UN بە قەنەعەت بێنێت، چونکە کارێکی سەختە ئەوە لە 7 مانگدا بکرێت. دەڵێم جێگای مەترسیە ئەگەر ئەو کارە نەکەین. ئاژانسەکە دەبێت شێواز و ڕێگەکانی سەرەکی بۆ پشتڕاستکردنی هەر ڕێکەوتنێکی درێژخایان بێت. بەرەزاڵبەر کوتی لە چارەسەری مەسەلەی ناوچیدا دەبێت ئەزمون لە مێژوو بە گرنگ وەربگرترێت. چالاکیەکانی ئاژانسی نێونەتەوەیی وزەی ئەتۆمی لە ماوەی پشکنینەکانی عێراق لە ساڵەکانی دەیەی 90 پەیگیری کرد، لەگەڵ ئەوان کارم کرد. مێژوو مەسلەیەکی گرنگە، دەبێت شارەزایی مێژوو بیت بۆ ئەوەی بزانین ئێستا چ لە ئارادایە. پێم وایە ئەوە بۆ هەر ماوەیەک دروستە، پلەی توانایی تێگەشتن بۆ ئەوەی کە تێی بگەیت چ لە گۆڕێدایە زۆر لە پلەیەکی نزمدا دەبێت ئەگەر ڕوو لە مێژوو وەربگێڕی. ئەدوارد لێڤین ئەندامی ڕاوێژکاری دەستەی بەڕێوەبەری نیشتمانی ناوەند بۆ کۆنتترۆلی چەکان و سازنەکردنی چەکی ناوچی و هەروەها ئەندامی پێشووی کمیتەی پەیوەندەکانی دەرەوەی سنێت پێی وایە کە گرفتی ناوچی دەگرێتەوە سەر کۆنگرێس لەم بارەوە جددی نییە. ئەندامانی کۆنگرس بەڕاستی باوەڕ ناکەن کە ئێران لە کۆتاییدا خوازیاری گەشتن بە ڕێکەوتنێک دەبێت، بەڵام ئەوان گرفتیان هەیە. ئەو گرفتەی ئەندامانی کۆنگرس ئەوەیە کە بژارەکانی ئەوانیش بۆ کۆنگرە باش نییە. ئەگەر ئێوە چاو لە زۆربەی بەرنووسەکانی قانون بکەن، گەلێک لەوان لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا لە کۆمیتەکانی تایبەتدا سەرتر نەڕۆشتون و جێبەجێ نەکراون. تەنانەت نەگەیشتونەتە ئەو کۆمیتە سەرەکیانە کە لەلایەن ئەنجومەنی نوێنەرانی ژێر کۆنتترۆلی کۆماریەکانن. ڕۆژی دووشەمە ئێران و گروپی زلهێزانی جیهان پەسەندیان کرد کە وتوێژەکان حتا 30 مانگی جوونی 2015 و تا ساڵی دابێت درێژتر بکەنەوە. سەلاحی پیرۆتی دەنجی ئەمریکا. دخيل ججنا ثانكسجيفينج لامريكا بداوي بو ليكسر رجع بلاك فرايداي دسبيكر جمال بحثها بلاك فرايداي بك يا افروشك الامريكا تورو تبعك بشتي وي ججنا سباس گزاريان خالد دشا بازار تشتا دكر بري هي خرج دكا باشه تشتا بالكيش تيدكو قالك كامبانيين اي اونلاين لسه انترنت انها بيتر في كاريكن وكو امازون وقال لك كامبانيا دنكو كرينو فروتنيتكن لديسا خبصه لناف دكانا لناف بازاران هاردي سادمينا الشباب بري دسبيتك دوه ام چون از دركتم دوه تدي مهندي درو دريج بو رزا خلك دكري منك هايشتك شخوره بكرم جا بالي تي بيش بيني كرينكو افصاله ب 617 مليار دولار خلق تشتي بكره. طبعا هل بدنا الورزه كرينو فروتني كل دوايا صالي بداويتي تشتا بالكيجي اوكو نها نتن الامريكايه اف وكو ديار دا لبلي نهار بريطانيا جي خلق في يكيدكن سيروان ما بحثك هيا ميفاني ماجد بحث ديكالي لها من رابورتك هيا دي بيجا اللي شد مهن داوي بهاي بترولي لسرانسري جيهاني هاتا رجاء سيز جسدي هاتا خواري افو اگرا بهزبونا ابوري چند ولاتان لي زيان هادن كمباني نفطي لامريكا هر چابا قالك شرزا باور دكن اف ارزانيان نفطي دومناكا لي بسيار افا قالوا جبرچي نفط ارزان بو برسف دفي رابورتي ديا زێدەکردنا بەرهەمینانە نفتی لە ئەمریکا ئەگەرەکە سەرەکیە ji بۆ گوبووهایê wê erzan bibe. ئەگەرەکە زێدەبوونا بەرهەمینانە نفتê ji ber pêşxistina teknolojiya nû ya kolanê li Amerîka. Jim Crane şarezarekî enerjiyê li zankoya Rise برهم إنانا كفري زيتي كتناف بازاران وشدرين دين سوتامانية كدهاتن أمريكا درخستن و برهم نها لبازارن دي دقر ئەگەرەکی din heye ji bo nizmbûna bihayê niftê ew jî ew e lawazbûna aboriya Çîn û Ewropayê. Wekû adet rêxistina OPECê ya welatên niftfiroş berhemînana niftê kêm dike ta bihayê bimîne de asteke bilind e. Lê Brêz Crane dibêje niha her endamekî OPECê dixwaze para xwe ji berhemînanê kêm neke. أو بهيفينا دمك دريشتر نفط أرزان بمينا حتى برهمين دين جران لبازاران مين dibe got ew bandora xwe rastoxwe li ser kampanyayê biçûk li Amerîka bike. أجر تا كمباني کا پچوک هبا و هزرا کارداری بکی د برهم اینانا نه یا نفته دا دوی تو حسابی بکی اگر بهای برمیل نفته گهشت $75 ویچ بکی
بۆ خەڵکێ گشتی ئەرزانبوونا نفتê peyameke xweş e. Lê ji bo hindik cihên din mîna Houston, Texas got sazkariya niftê li wir dibe wê tiştekî baş be di heman demê de jî xerab e. Ew kampanî bi sedan hezar xelkên didin xebitandin. Patrick Jankowiski abûrnasekî ji Houston dibêje. Berhemên kêm qezencên wan karkera kêm dike. ئەگەر تو تەماشای بەرهەمی ویلایەتە تەکساس بکی ئەم هەر مەهەکێ 4.5 ملیۆن بەرمیلان زیدەتر ji par بەرهەم دînin. Tevî wênajî bihayê berhemê me milyarek dolar her mehekî hatiye xwarê. Jankowiski dibêje dibe got kampaniyê mezin xwerizgar bikin lê alozî ji kampaniyê biçûk re ne. Ew ê hinek milk û samanên xwe bifroşin heta perê kaş li ber destê wan bimîne. Di gel wê de jî erzanbûna niftê dewam nake çimkû wê berhemînana wê kêm bibe. Heta sala 2016 em ê bibînin bihayê neftê carekadî hatiye xwarê. Bêguman 2017 jî lê dîsan her dê giran be. Erzanîbûna niftê bi rêveberên kampanya dixe alozî û tengayiyan de. Piraniya wan ji niha de xwe ji bo ba û bahozên zivistanê amade dikin. Man Ehmed, Dengê Amerîka. Belêbîneran ji bo pitir şirovekirina eger û encamên erzanbûna bihayê petrolê û neftê û destpêkirina werzî kirînê jî li Amerîka em mêvandariya Azad Zen dikin. Kak Azad şarezayê pirsên aborî û darayî. Kak Azad zor bexîr bê. Zor spas min li raporteke de cîman li dû hobûn ke bo nirxî newt ehzan bûye. Berayî تۆ تا چەندێک قەنەعەت بەوانە هەیە بەو راپۆرتە هەبوو؟ بەڵێ نا ئەم قەسەر ڕاستە خۆی ڕاستی گەرەک 5 دلیل هەیە بۆ قیمەت کاتە خوار. ئەم 5 دلیل دەست پێ بکەین بە یەکومین مهمترین اقتصاد لە اتحاد الأوروبي لە European Union هاتۆسە خوار. اقتصادیان خراپ بووە مثلا گەورەترین اقتصاد لەوێ ئەڵمانیەیە کە لە مانگی ئاگست لە مانگ 8 لە سەدا 5.8 يعني تقريبا لە سەدا 6 لە صادراتیان کەم بووە ئەڵمانیا. یەکومین شت گەورەترین شت لە اقتصاد لە ئەڵمانیا هەر صادراتە ئەو لە سەدا 6 کەم بووە. ئەوە یەکێ و دووهەمەن چی کرد سنترال بانک لە ئەوروپا هات growth economic growth کە لەورە جاران وایان زانست 1.3 ئەمساڵ لە 1.3 زیادە بێ هاوردیانە هەر لە ئەوروپا بەس لە ئەوروپا بەسە چینەکە چین بۆ کاریگەری لەسەر ئەوە دەبێ ئەو وەزع کاریگەری چین هەر وەختی اقتصاد بێتە خوار يعني ديماند يعني داواکاری بۆ نەوت کەمەوێت ئەم داواکاریە نەفت ئەوە یەکێ بەس یەکێکی ئەوروپا دووهەمەن چین اقتصاد چین خەرەکی ئەیتە خوار وەکو جاران نییە جاران یان تا یەک ئیستا حالیان ئەڵێن چین خەیکە GDP يعني اقتصاد چین خەرێکە لە سەدا 7.5 يعني حوتنیم زیادە بێ ئەم حوتنیمە لەم 4 ساڵە کەمترین گرۆثە کەمترین هینە ئەوە دووە سێهۆمی اقتصاد ئەمریکایە ئەمریکا ئێستا زیاترین نەوت ئینتاجەکە لەم 12 ساڵ ئاخرە لە راپۆرتەکەدا بیستمان کە یەکێک لە هۆیەکان کە ئەمریکا نەوتەکە زیاد دەردەخاتن ئەوەیە کە تەکنۆلۆژیەکی نوێ بینراوە ئەویش بۆ هەڵکەناندنی بیرەکان. بەڵێ تۆ تا چەندێک ئەمە کاریگەری هەیە؟ بەڵێ ئەمە کاریگەری هەیە ئەم تەکنۆلۆژیە پێڵن شێڵ یعنی نەوت دەرەکەن لە یەک ناوبەردێک هەیە لەو نەوتەکە لەوە دەرێکن ئەمریکا جاران ئەمریکا خۆی پێویستی هەیە ڕۆژە 15 ملیۆن بەرمیل نەفتی پێوسە ئێستا حالیان 5 ملیۆنی ئەکرێت 10 ملیۆنی خۆی ئینتاجەکەات ئەگەر بگەڕین لەگەڵ ئەمریکا ئەبینین لە ساڵ 2005 ئەمریکا تقریبا 12 ملیۆن و 700 هزار بەرمیل ئەکڕی 2012 گەیە 7 ملیۆنی ئێستا حالیان 5 ئۆکێ ئەوە دوان یعنی داواکاری ئەمریکاش کەم بووە سێهۆمین شتێک ئەبێت کە لە وڵاتی لێ وەکو هندستان کە اقتصادێکە گەورە لە ئەندەنووسیا لە تایلند لە ڤێتنام لە مالیزیا حکومەت ئەوێت میزانیان دەفەسیتی تیان نەبێت یعنی نەقسی تیان نەبێت قەرزار نەبوون چێکن ئەیەن سەبسیدیز کە جاران دعم یان دعم مالیانە کرد بۆ نەوت و بۆ منتەجات نەوت نیان کردی ئەوە داواکاری و داواکاری باشە زۆر خەڵک باسی ئەوە دەکەن کە داعش لەبەر ئەوەی کۆنتترۆلی زۆر بیری نەوتی کردووە لە سووریا و لە عێراق نەوتەکە هەرزان دەفرۆشی ئەوە هۆیەکەیتی تا چەندێ ئەو قسە ڕاست نییە لێنەوە داعش لەو کاتە کە قایم بوو ئەی فرۆش ڕۆژی 7 ملیۆن ئەم سۆری 7 هزار بەرمیل فرۆشت 7 هزار ئیستا
تخمين ئەوەیە کە 20,000 فرۆشێت 20,000 مقارنەی بکێ لەگەڵ 90 ملیۆن بەرمیل کە ڕۆژی ئەفرۆشرێت یعنیوەتی 1 لە 5,000 باشە هەموو جارێکە نرخی نەوت کەم ببتەوە ئۆپک دەرخستنی نەوتەکەش کەم دەکاتەوە بۆ ئەوەی نرخەکە بەرز ببێنێتن یان کۆنتترۆلیەوە بکاتن بۆ ئەم جارە ئۆپک بڕیاریدا کە نەوت زیاد نەکە ئۆپک ئەترسێت چون ئەمڕۆ لە بازاری جیهانی هەن نەوت بەس ئۆپک نییە ئۆپک لە سەدا 30 لە بازار دنیا لە دەست ئەوانە لە سەدان هەموو ڕۆژێ باوتمان 90 ملیۆن بەرمیل 30 ملیۆنی هی ئۆپکە ئۆپیک لەمە ئەترسی ئەگەر ئێمە ئینتاج کەم بکەین بازارەکە لە دەست ئێمە دەرەچێت پێڵێن مارکت شێر وڵاتی وەکو سعودیە موافقەی نەکرد ئێران ڤەنزوێلا کاتە ئەوش قازانجی خۆیان دەوێت لە شوێن نەک لە نەوتە نه ئەمان چیان ئەبێت یەک ناو کوشینیان بێت کە بتوانن ئەم وەزع خراپە کە ئیسەهایە تحملی بکەن کە جارێتر کە قیمەت بچێتە سەرە و بتوانن کاک ئازاد تانکسگیڤینگ بوو دوای تانکسگیڤینگز بلاک فرایدەی دێت بلاک فرایدەیش ڕۆژێکە کە ئەمریکیەکان شێ دەبن و دەچنە بازار شت دەکڕن ئەمە بلاک فرایدەی گەورەترین ڕۆژی بازارە شاپینگ لە ئەمریکایە ئەمساڵ تەخمین وایە کە 59 میلیارد دلار ئەمریکا نەکڕن تەنها بەم ڕۆژە بەس بە یەک ڕۆژ 59 میلیارد یعنی تا بینەران عزیز بزانن وەکو اقتصاد 5 مانی 6 مان عێراق ئەی وەرزی کڕین و فرۆتن تا کۆتایی ساڵش بەردەوام دەکات بەڵێ ئەمە مهمترین وەرزە بوو شاپینگ لە ئەمریکا پێڵێن هاڵیدەی سیزن تقریبا 620 میلیارد دلار ئەفرۆشرێت 620 ئەمە ئابوووریەکەی بەهێزەکە ئەمە اقتصاد ئەمە ریتیل ئەمە مهمترین کاتیان ئیستەیە اقتصاد ئەمریکا جارێ باسمان کرد کە زیاتری بە سرویسە یەکی لە بەشەکان سرویس ریتیل یعنی بازار فرۆشتن ئەمە لەبەر خاطر ئەمە زۆر مهمە بوو ئەمریکا ئەم ڕۆژێ تریش هەیە ئێسێمە باس بلاک فرایدەیەکیان پێژن ماندەی سایبەر ماندەی سایبەر ماندەی یعنی خەڵک ڕۆژان دووشەمە ئەڕۆن لە ئینتەرنێت چ دەکرن لە ئیش لە جاوە ئیشکەن ئەڕۆن چ دەکرن لە کات ئیشێکە ئێ پێڵن سایبەر ماندەی ئەم سایبەر ماندەیەش احتمال هەیە لە زیاتر لە 1.5 بلیۆن ئەفرۆشن بە یەک ڕۆژ بەڵام ئەم هاڵیدەی سیزنە خەڵک لە ئەمریکا ئەمساڵ تەخمین وا هەیە کە 105 میلیارد دلار لە ئۆنلاینەکردن بەڵێ باشە ئۆنلاینەکە لەبەر ئەوەیە کە ئاسانە شتەکان بۆیان دێنە ماڵیان چۆنیان یان ئەرزانترە هەرزانترە بەخاطر لە هەندێک ستێت هەیە تەکس نادی ئۆنلاین تاکسی باش بە حکوومەت نادن بەڵێ کاک ئازادی سانەوە من باسی ئەوە دەکەم کە خۆم دوێنێ چوومە بازار شتی هەرزانم نەبینی هەر ئاینی سێرەکانی جاران بوو بۆ ڕۆژی بلاک فرایدەی ناودارە بەوەی کە شت هەرزانە بێکەچی بەخۆ احتیمال هەیە چشت هەرزانە بێت 1-2 ساعت 1 ساعت کە ئەڵێ ساعت 2 شەو بڕۆیت لە 2 شەو تا 4 شەو شتەکە هەرزانە لەو کاتە شەڕێ ئەوەندە زیحامەوێتە شەڕ و کاک ئازاد لەگەڵم نابمێنە راپۆرتێکی زۆر بچووکمان هەیە لەسەر تانکسگیڤینگ دەگەڕێمە لای تۆ دە ڕۆژە تانکسگیڤینگ بوو یان جەژنا سوپاسگوزاریان ئەڤە تۆڕی ساڵانەیە هی ئەمریکا لێ پێشەمبووە چارەیە مەها چریا پاشین ئەڤە ڕۆژە تایبەتە جڤینە کە سوکارایە ئێڤاریە تانکسگیڤینگ دەلیڤەیە لە هەفگەهاندنا کە سوکارەیە لەسەر شیڤە تایبەتە دیگەل عەلۆکە براشتی و تەماشەکردنا فوتبۆڵە ئەمریکی دپێڕا چۆنە بازاڕۆن و کڕینە پێداڤیەن زڤستانی و ژیانێ بکشتیک و پتریاوان لە ڕۆژە هەینیا پشتی تانکسگیڤینگ ئەرزان دەبن. ئەفرۆش دەلیڤەیەکە ئەمریکی سوپاسگوزار و منێکارن ژیانە خۆیان دەستفرە خواردن و ڤەخواردن و ساغلەمی و ئازادیە خوابن. یەکەم جەژنە تانکسگیڤینگ لە ساڵە 1621 بوو پشتی ڕزگار بوونە ئاکنجیگەهن نو لە ئەمریکاژە زڤستانە دژوار و پشتیوان بەرهەمێ چاندناخوا چنی. ملیۆنن عەلۆکان لەوێ ڕۆژێ تێنا براشتن یان سۆرکردن لێ بتنێ عەلۆکەکە بشانس هەیە سەرۆکی ئەمریکی بخوا لێ خۆش دەبە. یەکەم جەژنا بفەرمی لە ساڵە 1663 بوو لە سەردەمێ شەڕێ نافخۆی ئەمریکا. لەوی دەمی ئەمریکی نەڕەحەت بوون ji ber شەڕێ نافخوا لێ بهیڤی و گەشببین بوون بە هەمان هیڤی و گەشببینیە ئیرۆک و ڕاستی چەندین پرزگرێکên جیهانê dibin. ئەو لەوێ ڕۆژە تایبەتە جivîna بنەماڵی هزراوان ئالوزیا dikin بگرە ji ڕۆژهەڵاتە ئەوروپا هەتا ڕۆژهەڵاتە ناوین و ئەفغانستانê و یا ji هەمووان jî خراپتر شەڕێ کۆمەڵە دەوڵەتە ئیسلامی.
کاک ئازاد و گوتمان تانکسگیڤینگ هەر ئەوەیە عەلۆشی شەکەیان قەڵەکە لەسەر میزەکەدا دەنرێ و کەس و کار پێکوەدادشت ئێوارێکی زۆر تایبەتە. پرسیارێکم هەیە بۆ جەناب دەوارم وەڵام بدەیتەوە تۆ چەند ناوی قەڵ دەزانیت؟ خوازانم بە فارسی پێڵن بۆ قەلەمون، بەعەرەبی دیکڕومی، لە بەغدا پێڵن عەلیشیش، بە زمان تورکی خۆیان پێڵێن هێندی، هێندیکانش پێڵن تورکی. تورکیە و پێنج بە یەک ناوی تر هەیە قەت نەبیستووە لە مەنتەقەی شێخان ئیزدیەکان پێدرن بایلۆس. بایلۆس؟ زۆر زۆر سپاس.